بڕاتان هەبێ ئێمە وەمان لێ هاتووە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان هەر هەمومان خۆمان پێ فریشتەیە خۆمان پێ بەفری بێپەڵەیە هەو خەڵکەمان هەمووی پێ شەیطانە هەمووی گومڕایە هەمووی فاسقە هەمووی فاجرە هەمووی کافرە هەمووی منافقە بەس ئێمە بەهەشتین کلیلەکەمان وەرگتووە لە جیفان نایە و هەر بمرم و دەرگاکەی باش کراوەتەوە بەڵام ئەو خەڵکە حیتی خواڕەحمی پێ ناکە هەمووی لە ناو چووە هەمووی حەیای چووە هەمووی ئابڕووی چووە هەمووی خێزانی نەماوە ناپڕەوە لە سەیری خۆشت بکە بەخوا تۆش ئەو بەفرە بێ پەڵەنی ئەو ئینسانە بێگلەکەنی بۆ گوناهی خۆت بگری ئەمەندە غیبەتی خەڵک مەکە باسی خەڵک مەکە بوختان بۆ خەڵک مەکە بە کەم و کوڕی خەڵک دڵشاد مەبە وەڵڵا هەر کەسێک بە بینینی عیبی خەڵک پێ بکەنێ خۆی ڕۆژی تووشی ئەو عیبەیە دەبێت ئەوە یەقینتانە ئەمە یاسایەکە چۆن لە بیرکاری لێ دوو کەڕە دوو چوار دەکات هیچ کەسێنە لەسەر دەی بڵێوانیە بۆ خوایە هەر کەسێک بە بینینی گوناهی کەسێک پێ بکەنێ بە بینینی ئەوەی کەسێک تووشی لەکەیەکی کۆمەڵایەتی بووە عیب و عارێکی بەسەرا هاتووە کچەکەی تەلاق دراوە کوڕەکەی ژنی تەلاق دراوە ژنەکەی تۆراوە ماڵی لێ تێک چووە قاقایەک لێ دەی و پێی ڕابێری و خۆشحاڵی خۆ دەربڕی نامری حتا هەمان بەڵاش بەسەر خۆت نەیە ڕۆژە خەڵکیش ئاوا پێت پێ دەکەنێ بۆیە بگری بۆ گوناهەکانی خۆت بۆ هەڵبڵ کەم و کوڕیەکانی خۆت خەریکی خۆت چاکردن بە ڕزگارت دەبێت دینەکەت سەلامەتە ژیانت سەلامەتە ئەم هەموو غیبەت و بوختان و قسە بەلاشەی کە لەم جیهانی ئیسلامەدا بەداخەوە فڕێ دەدرێ ئەو جیهانی غەربە بەس ئیمانیان هەبوویا بەخوا بە تاکو تەنهایی خوا و بەڕابەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم و بەم شریعەت و قورئانە واللهی بە پێڵاو دەچوونە بەهەشتەوە چونکە غەبرە غیبەتی خەڵک ناکە بوختانی خەڵک ناکە حەقی کەسی نییە سەیری کەس ناکە ماڵی کەس ناخوا بەعنی وەکو سعات دەڕاتە سەر ئیشی خۆی ئەوارە ئۆتۆماتیکی دێتەوانێ و لە هەموو هەفتەکەکە ڕۆژێ پشووی هەبێ ئەگە عەرەق نەخواتەوە و نەچێتە شوێنی حرام و بتپەرستی والله ڕزگاری دەبێت بەس ئیمانی بە تاک و تەنهایی خوا و پێغەمبەراتی محەممەد و قورئان هەبێ صلی الله عليه وسلم و قورئانی پڕبەرەکەت هەبێ بەڵام ئێمە لە الحەمدلله لە وڵاتێکین جومعە دەکەین جەماعەت دەکەین ڕۆژوی ڕەمەزان دەگرین سەرفترە و زەکات دەدەین بەس زمانەکەمان چاو دیێریکردنی دراوسێکەت دراوسەکەی دەبێت بزان لەگە ڕێشێکی شعبیدا داخۆ ئەم دراوسێ ئەم شەو ئەم سارەی لێبوو دەبێت بۆ چاتی بۆ خوازبێنی کچەکەی هاتبێ بژم بۆ کوڕەکەی بێنێ قەرزی لێکرد بێ قەرزاری خەڵک بێ چاو دیێری واز لێبێنە وابكي على خطيئتك ئێوارن کە چوویتەوە سەی دەفتەری ئەعمالی خۆت کە چونکە خوا لە قیامەتە لە خۆت دەپرسێتەوە خوای گەورە لە من ناپرسێتەوە فڵان کەس بۆچی وای کرد بەڵام لە خۆم دەپرسێتەوە بۆ وام کرد دەی باشە من بۆچی حسابێک کە پەیوەندی بە منەوە نییە ئەگەر دڵسۆستم گوناهێکتم لە تۆ جەنابەت بینی خوا نەخواستە لادانێکم بینی بێم لە نزیکەوە نەسیحەتی خێر ئامۆژگاری جوانی خێرت بکەم والله هەمومان ئاوا ڕزگارمان دەبێت